بۆ سەوزبوونی هەر شار و ناوچەیەک بە گوێرەی ستاندارد دەبێت لە نێوان هەردە بۆ 15 مەتر دووجایەک دارێک بڕوێنرێت، بەڵام ئەمە لە هەرێمی کوردستان نابینرێت. سانسارەڤان چالاکێکی ژینگەییە، دەڵێت لە هەرێمی کوردستان خزمەتی سەوزایی ناکرێت. ئەو دارانەی پێشتر ڕوێندراون زۆر جار دەکرێنە قوربانی پرۆژەیەک و دەبڕدرێنەوە. سەیری سلێمانی کەین، سلێمانی چەند هێندە گەورە بووە، ئایا ڕێژی سەوزایی پێویستمان هەیە؟ نەخێر. و ڕۆژ بەڕۆژ ئەمە تێکەیرێت، ڕۆژ بەڕۆژ ئەمە دەستکاریەک کرێت، ئەکەوێتە بەرشاڵای درندانەی وەبەرهێنانەوە، زەوێک وەکوتم زەوێ سەوزەکانمان ئەگۆڕن تێشێن، درەختەکانە بڕێتەوە ئەیکەن بە شوێنی نیشتە جێبوون. و لە هەرێمی کوردستان ساڵانە زۆرترین نەماملەکات و شوێن و هەڵمەتی جیاواز دەڕوێندرێن، بەڵام دوای ڕواندنیان نەمامەکان پشتگوێ دەخرێن و خزمەت ناکرێن. ئەمە قسەی شاگوڵ عەلی پسپۆڕی بواری ژینگەیە. سەوزکردنی ناوچەکانی کوردستان و دەوروبەری ئەگەر ئێمە بۆ هەڵمەتانە بووایە، ئێستا بووایە ئێمە هەموو شوێنێکی کوردستانمان سەوزایی بووایە و شوێنێک نەمایەکە ڕووتەڵ بێ یاخود دار و درەخت و یاخود سەوزایی پێوە نەبێ. بەڵام بەداخەوە ئەو هەڵمەتانی کە ئەکرێ بە دوواداچوونی بۆ ناکرێ، بۆ نمە بە پلانێکی تۆکمە نەکراوەکە دوای چاندنی ئەم نەمامانێکی ئاگای لێ بێ و تاو کاتانی سەوزە بن و ڕێگی دارەکە خۆی دەماری ئاوەکە ئەدۆزێتەوە، پێویستی بە ئاودان نامێنێت چاودێری بکرێ. بە گوێرەی ئاماری بەڕێوەبەراتی باخچەکانی سلێمانی ئێستا لە سەنتەری شارەکە ڕێژەی سەوزایی 90.6%، بەڵام هێشتا ڕێژەکە نەگەشتوتە ئاستی ستانداردە جیهانیەکان، چونکە ڕێژەی سەوزایی ستاندارد لە هەر شارێک دەبێت لە نێوان 20 بۆ 30% کەمتر نەبێت. بردووە دراوە لە ئێستادا لە 90.5.6 نزیک بووینەتەوە لە سەتا نیسبەی سەوزایی و هەوڵەکانیشمان بەردەوامە لە ئێستادا بە دروستکردنی چەند باخچەیەک، چەند پارکێک و سەوزکردنی ئەو شوێنانەی کەماوە بۆی کە بتوانین ستانداردی جیهانی تێپەڕکەین. بە گوێرەی ئەو ئامارەی لە ماڵپەڕی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوکراوەتەوە لە سەردەمی تەمەنی کابینەکە، ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان لە 15 بۆ 18 بەرز کراوەتەوە. ئەمەش بە گرتنەبەری کۆمەڵێک ڕێوشوێن، گرنگترینیان هەبوونی ڕێژەی 25% سەوزاییە لە هەر پرۆژەیەکدا کە حکوومەت مۆڵەتی پێدەدات. محەممەد دڵشاد، زوومی سلێمانی.